بودجەی کوردستان چەندە چۆن سەرف دەکرێت داهاتی کوردستان چەندە ئەنجا بەحسی چاکسازی بکەن. لە پەرلەمانی کوردستان دیدارێکی تایبەت بە ئاڵنگاریەکان و پێشهاتەکانی هەرێمی کوردستان بەڕێوەچوو. لە دیالۆگەکەدا ستراتیژەتی نێوان ئەمریکا و عێراق بایەخی بۆ هەرێمی کوردستان و هەڕەشە و ئاڵنگاریە ئەمنیەکان لە دوای شەڕی داعش و هێرشە موشکیەکان بۆ سەرخاچی هەرێمی کوردستان تیایدا تاوتێکرا. لە بەشێکی تری پانێڵەکەدا گفتوگۆکرا لەبارەی چاکسازیەکانی حکوومەت و هەڵبژاردننی پێشوەختەی ئەنجومەنی نوێنەران و گۆڕانکاریە سیاسیەکان و پەرش و بڵاوی لایەنە سیاسیەکان و کاریگەری لەسەر پێگە و قەوارەی هەرێمی کوردستان. لەبارەی مەترسیەکانی سەر قەوارەی هەرێمی کوردستانیش ئەندامانی پەرلەمانی کوردستان پێیان وایە گرفتی گەورەی کوردخۆیەتی هیچ کەسێکیش چاوی لە هەرێمی کوردستان نییە بەهۆی ئەو هەموو قەیرانەی تێکەوتووە. مەترسی لەسەر قەوارەی هەرێمی کوردستان کوردخۆیەتی لایەنە سیاسەکان خۆیانن پارتی وێشێتی و کلکەکان خۆیانن یعنی هیچ کەسێ نەهاتۆم قەوارێت تێک بە بەڵێ بۆیان دروست کردوین و بەڵێ سروشت و جوگرافیا و هەندێک حماقەتی سەدام و هەندێک لایەن ئەم ئازادیە ئەم نیمچە ئازادیان بۆ هێناینی دەبەرکەرە بەڵام ئەوە هێزە سیاسیەکانن کە حەزیان لێیە ئاواتە خوازن ئاوارە بینەوە چکە لە ئاوارەبوونەکە ئیسفادا تەجروبەیەکی ناخۆشمان هەیە لە مەسەلەی شەڕی ناوخۆ هەر لە تەجروبەی شەڕی ناوخۆی شەستەکان هەم لە هەفتاکان هەم لە هەشتاکان هەتاوەکو دوای ڕاپەڕینیش جگە لە ماڵوێرانی جگە لە بە کوژدانی کوڕی فەقیر و هەژار هیچ دەستکەوتێکمان لە شەڕی ناوخۆ و لە کوشتنی یەکتر لە دەستچوونە ناو خوێنی یەکتر نەبینیوە هەموو کاتێک ئەزمموی ئێمە لە ناو هەرێمی کوردستان لە هەر چواپاچی کوردستان ئەوەیە کە هەچ کاتێک پێکەوە یەک ڕیز بوو بێتین تەبا بوو بێتین یەکدەنگ بێتین بە تابە لەسەر مەسەلە نیشتیمانی و استراتیژیەکان هەرێمی کوردستان گەشەی کردووە چۆتە پێشەوە. چاودێرێکی سیاسیش پێی وایە ئەو کاتەی خۆمان و لایەنە سیاسیەکان دانمان بە قەوارەی هەرێمدانا ئەوە ئەو کات کێشەکان و مەترسیەکان لەسەر قەوارەی هەرێم نامێنێت و ڕێگەدەگیرێت لەوەی کە نەیاران هەڵبکوتنە سەر خاچی هەرێمی کوردستان. ئەبێ لە ناو خۆمانە بەم جۆرە نەبین کە ئێستا هەی ئەبێ سەرچاوی ئەو هەڕەشە گەورانە کە لە ناوخۆی هەرێمی کوردستانە کەوای کردووە دەرودراوسێ و نەحەزانی هەرێمیش تەما بکەنە هەرێمی کوردستان و هەڕەشەی بۆ دروستکەن ئەبێ ئێمە سەرچاوی هەڕەشە ناوخۆیەکان و مەترسیە ناوخۆیەکان نەهێڵین خۆماندان بنین بە هەرێمی کوردستانە خۆمان بە خاوەنی هەرێمی و قەوارەی هەرێمی کوردستان بزانین پەرۆشی چارەنووسی خۆمان و قەوارەکەمان بی ئەمە گەورەترین گرنتیە و گەورەترین هۆکارە بۆ ئەوەی خەڵکانی تریش سەڵ بکەنەوە بسڵەمنەوە بزانن ئیرادەیەکێ پارێزگاری لە قەوارەکەی خۆیەک. هەرێمی کوردستان بە قۆناغێکی هەستیاری سیاسی و ئەمنیدا گوزەر دەکات لەلایەک گرژی و پەرتەوازەی باڵی بەسەر پەیوەندیەکانی لایەنە سیاسیەکاندا کێشاوە و لە سنوورەکانیشەوە هەڕەشە و لەشکرکێشی وڵاتانی دراوسێ و داگیرسانی شەڕ لە نێوان پارتی و پەکەکە وەک تارمایەکی شوم خۆی نیشان دەدات. دەرەنجامی ئەم دۆخەش هەرێم و قەوارە دەستووری و یاساییەکەی ڕوە و تونێلێکی تاریک ئاراسە دەکات کە دیار نییە ئەو سەری بەکوێ دەگات. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.